جاکەس دڵی ئێمە سەر بڕێ وەڵای ئێمە تەنها بۆ جوانیە بۆ ئێمە حەز و خولیایە بە خێویشیەکەی ئەمڕۆ یەکەمین پێشانگەی پەلەوەری جوانی یاخودە و پەلەوەرانەی کە بۆ جوانی بەخێوەکرێن لەلایەن خەڵکیەوە لە هەڵەبجە کرایەوە کۆمەڵێکی زۆر لە پەلەوەری جۆرا و جۆر نمایش کراون لەم پێشانگایەدا من یەکێک لە بەخێوکارانی پەلەوەر وەردەگرم کاک بڕۆ سڵاو لێ بێ ئەمانە هیچۆن زۆر جوانیشن ماشەڵڵا سپاس دەکەم نرخیان چۆنە جۆرەکەیان چ جۆرێکە ئەمانە پۆڕ لای خۆمان پۆڕی پێڵێن ئەسڵی ناوەکەی فیزانە جۆری بەلجیکیە تورکیە فەڕەنسیە ئیتالیە میسریە چەند جۆرێکی جیاوازن ئێمە پێشوەختە ئیستراتمان کردوون بۆ نمونە چەند ساڵێکە ئینتاجیان لێ وەرەگرین ئەمە ئینتاجەکانیانە هێنامانەتە ناو ئەم فیستیڤاڵەوە نرخەکانیان لە بینی 250 بۆ 400 دلار دەست پێکە حەسەب تەڵەبیاتن لەم جۆرە پۆڕانەش هەیە نرخی تا 2500 دلار ڕات ئەم پیشەیە خۆشی و ناخۆشی تایە بە دڵنیایەوە زەرەر و قازانجیشی تایە ئەگەر بۆ بازرگانی بیکەیت چ شتێکەیە کە مەسەلەن زۆر گران کەوت بێ فرۆشت بێت یان مەسەلەن زەرەرەتیا کرد بێت ئێمە لەم دەیا جووتێ پۆڕمان لە سینەوە ئیسترات کرد کوشتاری سینی بوو بە پاسپۆرتەوە ئیسترات کران بەداخەوە لێمان بردار بوویەوە نرخیان تقریبا نزیکەی لە بینی 250 عفو نرخیان لە بینی 2000 بۆ 2500 دلار بوو جڵدەیە چۆن ماوی وڵی ترکە ئەم پەلەوەرانەوە بێ کاتی خۆش و ناخۆشیان پیا تێپەڕە بێ ساڵی وایە ئینتاج و زۆرە زۆر لەو زەرەرەی کاتوە بە سەرتا قەرەبوو یەکەیتەوە خەڵک چ جۆرێکی زیاتر حەز لێیە تەڵەب لەسەر چ جۆرێک زیاتر هەیە حەسەب تەڵەبیات هێستا ئێمە 4 جۆری تاوسی جیاوازمانەیە نزیکەی 8 جۆر لەم فیزانانەمانەیە 11 جۆر براوی جیاوازمانەیە حەسەب تەڵەبی ئەو کەسانەیەکێت نرخی ئەو سیارە بەرزەکاتەوە هەر پۆڕێ بۆ نمونە هەر تاوسێ بە ئینتاجێکی کەم و ناڕەحەتا لێ وەربگیرێت تەڵەبی ئەو باڵندەیە نرخی زیاترەکە کاگازە سڵاو لێ بم کاتەوە باش چ جۆرە پەلەوەرێک بەخێوەکەی نرخیان چۆنە بەخێوکردنیان چۆنە وا لە تۆ بەخێبین سەر و سەرچاو خێراتی کەناڵەکەتانەکەم وەڵای من وەکو خۆم ئۆشاوی ئەڵمانی ئۆشاوی هەزە بەخێوەکەم ئۆشاوی ئەڵمانی لەگەڵ هەزە بەس بە هەزەکردنەکەیان جیاکردەوە ئینا و مواصفات الحەمدە مواصفاتیان زۆر بەرزە هەزەکانشم بە قیاسی ئۆشامەکان نرخیان چۆنە لە چەنەوە دەست پێکا تا چەنە ڕوات وڵی بەپێی پەلەوەرەکەی گۆڕێ لە 2 وەرەقەوە دەست پێکە هەتا و 20 وەرەقە بۆ 25 وەرەقە ڕوات نرخی پەلەوەرەکان باشەوە بەس بۆ بەخێوکردنیان خەڵگەی باسەریە بڕێ زانم لەم جۆیە جاکەس دڵی ئێمە سەر بڕێ وەڵای ئێمە تەنها بۆ جوانیە بۆ ئێمە حەز و خولیایە بە خێویشیەکەی ئەمە نییە بڵێن بۆ خواردن و یا یەرکەکەی بخۆین یا خۆی تەنها بۆ جوانیە حەز و خولیایەکە بە خێویەکەین و وە بۆ چەشی لێ وەرەگری ملکەیەکی چەنەکەوێت تقریبا وەڵاهی ئەوەیان بە پێ کەسەکانی گۆڕێ من وەکو خۆم یارکە کەمە فرۆشم مەگەر برادێک کەسی وایە لەگاکە من توانای کڕینی کەڵەش میشکم نییە توانای یەرکەکەی مەیەرکەکەی در بە پێی کات و مشتێکەشێک گۆڕێت حەز و خولیایە چۆن لە ماڵەوە بە خێویانەکەی شوێنی تایبەتی هەیە چییە؟ وەڵاهی حەز و خولیایە ینا من وەکو خۆم شوێنی بەخێوکردنم نییە بڵێم مەزرعەیەکمە دوێژم من لە خۆم خانۆکەم دووقاتە خۆم لە قاتی سێ بەخوا پەلەوەرمداناوە ئەو شوێنی بۆ ئەوان دابینەکەم هەنی زۆر جار لە شوێنەکەی خۆشمەوەی گەرم و گورتر بێ چونکە ئەمانە بێزمانە نابێت تۆ شوێنەکەی سارد بێ نەخۆشەکەون لە هاوینە بڕوا بگەم و بەردەم لە خۆ کوژاندەوە بۆ مەڵ کردو عارف ئاسایی قاتی سێ و کردوێتەوە بۆ پەلەوەرەکان ئەگەر عارفمان لێ نێت باشە ئەو بوو قاتی سێی پەلەوەرەکانم بڵ دەستەکان نەخزمەتە سەلامی